ئێمە ڕێکەوتوینە لەگەڵ نەوەی کە بیر و بۆچوونمان بۆ گۆڕانکاری جدی لە کوردستان زۆر وەکیەکە فراکسیۆنەکانمان کردووە بە یەک. ڕاگەیاندنی فراکسیۆنێکی گەورەیە لە پەرلەمانی کوردستاندا بەوەش دابەشبوونی سیاسی ناوخۆیی هەرێمی کوردستان هەڵگەڕایەوە. باقڵ تاڵەبانی کردێکی کرد کە پێشتر نەبینراوە. فراکسیۆنی یەکەم کامیشاهی پارتی بوو، ئیتر کۆتایی هات، یەکێتی ڕکابەری دەکات و ئەویش دەتوانێت گەورەترین فراکسیۆن بێت. ڕێکاری یاسایی بۆ پێکەنانی حکومەتی نوێ زۆری ماوە کە یەکەمیان دیاریکردنی دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستانە، دواتریش سەرۆکی هەرێمی کوردستان و دوای ئەویش سەرۆکی حکومەت لە خۆناغی کۆتاییشدا متمانەدان بە کابینێ حکومەت. پارتی لە خەیاڵی پێشتردا چاوەڕوان بوو خۆی هەموو سەرۆکایەتیەکان بەرێت و وەزارەتە گرنگەکانیش بە هەمان شێوە. بەڵام ڕێکەوتنەکەی یەکێتی و نەوەی نوێ ئەو چیرۆکەی کۆتایی پێهێنا بە حکمی دابەشبوونی سیاسی هەرێمی کوردستان بۆ دروستبوونی حکومەتێکی کاریگەر. پارتی و یەکێتی دەبێت پێکەوە حکومەت پێک بێنن، بەڵام ئێستا هاوسەنگی هێز دەگەڕێتەوە، ئەوەی کە ساڵانێکە یەکێتی هاواری بۆ دەکات. ئیتر پارتی ناتوانێت حکومەت و وەزارەتەکان وەک گۆشتی خێر ببینێت، بۆ لەمە دوای یەکێتی بە مافی خۆی دەزانێت. هاوشانی پارتی نیوەی کارنامەی حکومەت و نیوەی سەرجەم سەرۆکایەتیەکان و نیوەی سەرجەم وەزارەتەکان داوا بکات. چیرۆکی خێر و سەدەقەی پارتی لە حکومەت کۆتایی پێدێت، فشار لە یەکێتی بکرێت ڕەنگە بتوانێت فراکسیۆنەکەی گەورەتر بکات، بەوەش ببێت تا فراکسیۆنی یەکەم کە پەرلەمان ناچار ببێت داوای دروستکردنی حکومەتی لێ بکات، چونکە هێزی دیکە زۆرن لە هەرێمی کوردستان کە دەتوانن بچنە نێو فراکسیۆنەکەی یەکێتیەوە.